وە بڕیارە لە کۆتاییەکانی مانگی داهاتوو عێراق بۆ یەکەم جار لە مێژوویدا میوانداری پاڵەوانێتێکی تۆپی بالە لەسەر ئاستی وڵاتان بکات. پاڵەوانێتی عەرەبی 23 بۆ هەڵبژاردەکان 20 تا 30 مانگی داهاتوو لە هەولێری پایتەخت ئەنجام دەدرێت. عێراق بە کەمپێکی مەشقی دوور و درێژ ئامادەکاری تەواوی بۆ پاڵەوانێتەکە دەکات تاوەکو بۆ یەکەم جار نازناوێکی نێودەوڵەتی بەدەستبێنێت. دەستپێکی کەمپە مەشقەکەمان سەرەتای ئەم مانگە بوو. بەیانیان و ئێواران هەوڵمان داوە ئاستی تیپەکە بەرز بکەینەوە و چاوەڕوانی کەمپی مەشقی ئێرانیشین. 2 ڕۆژی دیکە مەشق دەکەین و دواتر پشوو وەردەگرین و پاشان کۆ دەبینەوە دەچینە ئێران بۆ ئەنجامدانی چەند دیارێکی دۆستانە تاوەکو بە تەواوی بۆ پاڵەوانێتی عەرەب ئامادەبین. پێکاتی هەڵبژاردەی عێراق لە 19 یاریزان پێکاتووە، هەر یەکە لە نەوزاد شێرزاد و عەبدوڵڵا کەریمی کوردزمان بوونیان لە پێکاتەکە هەیە. ئەوان جیاواز باز لە ئامادەکاری هەڵبژاردەکان دەکەن و دڵنیان لە ئازبەرزی تیپەکەیان. پیرۆزبایی لە خۆم و کاک نەوزاد دەکەم کە وەکو 2 یاریزانی کورد ئەم ساڵ ئەتوانین لە خەتی یەکی هەڵبژاردەی عێراقا وەکو 2 یاریزانی کورد و نوێنەری کوردستان بەشدارین لەو معسکەرەیە و وەکەوەی ئاگدارن ئێمە نزیکەی 20 ڕۆژێکە لە شاری هەولێر دەستمان کردووە بە مەشق و ڕاهێنانەکان. بە دڵنیایی و ئامادەین بۆ پاڵەوانێتی عەرەبی نزیکەی 17 ڕۆژێکە دەستمان بە مەشق کردووە. ئینشاءڵڵا شتێک دەکەین لە ئاست ناوی عێراق بێت وەکو یاریزانان درێغی ناکەین. هەرچەندە وەک دەزانن لە 2018 بەشداری هیچ پاڵەوانێتێکی دەرەوەمان نەکردووە. هیچ بەرکەوتنێکمان نەبووە لە پاڵەوانێتی ئاسیایی و عەرەبیەکان. بێگومان کاریگەری لەسەر ئاسمان دەبێت، بەڵام کەمپە یەک بە دوایەکەکان و یاریکردن لە بەردەم هاندەران ئینشاءڵڵا دەبێتە دەستپێکێکی خێر بۆمان. ئێمە وەکو هەڵبژاردەی عێراق بەڕاستی ئەو ساڵ جیا لە ساڵان بە گرنگێکی زۆرەوە سەیری ئەو پاڵەوانێتە دەکەین لەبەرەوەی لە ناو خاکی خۆمان بۆ ئێمە وەکو یاریزانی کورد خۆشترە لە یاریزانەکانی عەرەب زیاتر و ئامادەکاری زۆر باشمان کردیە. وەکو ڕاهێنەرانیش ئەمڕۆ لە دانیشتنێک ئاماژەیان بۆەوەی کرد هەڵبژاردەی ئەو سار جیا ئابێت لەگەڵ هەڵبژاردەکانی تری پێشوو لەبەرەوەی هەموو یاریزانەکان لە ئاست لە یەکتر نزیکن، هەموو مەرکەزەکانیش ینی دەتوانین بڵێ یاریزانی زۆر گونجاوی هەیە بۆی ئێمە هەوڵ دەدەین بە باشترین ئەنجام و ئاز لەو پاڵەوانێتە دەرکەین لەبەرەوەی خۆمان میواندارەتی دەکەین. هەڵبژاردەی تۆپی بالی عێراق سەرەتای مانگی داهاتوو گەشتی وڵاتی ئێران دەکات و لە تارانی پایتەخت 6 یاری دۆستانە ئەنجام دەدات. دواتر دەگەڕێتەوە بۆ هەولێر بۆ بەشداری پاڵەوانێتی عەرەب. 26 ئەم مانگەش دواوادەیە لە بەردەم هەڵبژاردەکان تاوەکو نیەتی بەشداریکردنیان یەکلا بکەنەوە. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.